گەشتیاری بێخاڵە لە قەزای ڕواندز. بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما ژمارەیەکی زۆری گەشتیاران ڕویان لە ناوچە گەشتیاریەکانی سنووری ئیدارەی سۆران کردووە لە کاتێکدا پرۆسەی خوێندن کۆتایی نەهاتووە بە تایبەتی لە پارێزگاکان و ناوەڕاست و خواروی عێراق. پێم وایە حکوومەت تۆزەکەم تەرخەمە لە گەشت و گوزاری پێمان باشە گەشت و گوزار زیاتر ئیتیمام و گرنگی پێ بدرێ بۆی خەڵک بتوانێت لە کاتی هاوین و گەرمادا ڕووی تێبکە و خەڵکێکی زۆر لە ناوەوە و دەرەوەی هەرێمی کوردستانی ڕوو لە گەشت و گوزار دەکەن. بەنسبەت پارساڵ و پێران ساڵەوە لەو کاتە ژمارەی گەشتیار زۆرترا. خۆشبەختانە ئەمە شتێکی باشە بۆ باشووری کوردستان و بژانەوەی بازاڕ و دروستبوونی هەلی کار لە ناوچەکەدا بێگومان کە گەشتیاری کەرتێکی گرنگە سێکتەرێکی گرنگە بۆ بەرەو پێشبردننی کەرتی ئابووری. زۆربەی گەشتیارەکەمان لە باشوور و خواروی عێراقەوە سەردانی عێراقن و لە حاڵەتی ئێستانێکەشدا بەوەی تەواونەبوونی پرۆسەی خوێندن لەوێەوە بە تایبەت لە زانکۆ یا بۆ نمونە پۆلی شەشەکان تەواو نەبوو ئەمە وای کردووە ڕێژەیەکی گەشتیاران تا ڕادەیەک بەو شێوەیە نەبێت. بەپێی ئاماری گەشت و گوزار ساڵانە زۆرترین ڕێژەی ئەو گەشتیارانەی سەردانی ناوچە گەشتیاریەکانی سنووری ئیدارەی سۆران دەکەن ئەو گەشتیارانن لە پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراقەوە هاتوون. ڕێبین عوسمان لە ڕێگای سۆشیال میدیاوە توانیوێتی هەلی کار بۆ خۆی پەیدا بکات. وەکو دلیلێک لەگە ئەو گەشتیاران دێم کەوا شوێنە جوانەکانی کوردستانیان پێنیشاندەم بێ هەلمە گەلی عەلیبەگ بێخاڵ شنگلبانە جەبەل کۆرەک بازاری شەقلاوەیی وەکو دلیلێک لەگەڵیانم لە هەموو ڕۆژ لە بەیانیەکەی دەردەچین ئێوارەکەی دەگەڕێنەوە. تجربة سياحية جميلة نعيشها في إقليمنا الحبيب. ئەزمونێکی جوانی گەشتیاریە کە تیایدا دەژین لەگەڵ دانیشتوانی هەرێمی کوردستانی خۆشەویست. لەسەر جەم بازگە و شوێنە گەشتیاریەکان پێشوازیەکی جوان لە گەشتیاران دەکرێت. ئێمە کارمانەوەیە هاوڵاتیان لە باشوور و ناوەڕاستەوە دەهێنین بۆ ئەوەی شوێنە گەشتیاریە جوانەکانی هەرێمی کوردستان ببینن. نكسب بها المعالم السياحية لشمالنا العزيز. ونحن مسرورين بكردستان وبحكومتها. ئێمە زۆر دڵخۆشین لە کوردستان دڵخۆشین بە حکومەت و گەلەکەی ناوچە گەشتیارەکانی ئێرە زۆر جوانە و چێشتخانەکانی کوردستان زۆر باشن لە خزمەتکردن و پێشوازیکردن لە میوان هەروەها زۆر بە باشی مامەڵە لەگەڵ گەشتیاران دەکرێت. ناوچەی گەشتیاری بێخەڵ زۆر جوانە و پێویستە لە هەموو ناوچە وڵاتێکە و خەڵکی بێن و بیبینن. يستقبلون من جميع محافظات بغداد وغير من الوطن العربي كله يجي أجانب كتير لهون منطقة كتير زين. لە دو ساڵی ڕابردوو ڤایرۆسی کۆڕۆنا زۆرترین کاریگەری لە سەرکەرتی گەشت و گوزار هەبوو بۆیە پێشبینی دەکرێت ئەمساڵ زۆرترین ڕێژەی گەشتیاران سەردانی ناوچە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان بکەن. ئیسماعیل عوسمان کورسات نیوز گەشتیاری بێخاڵ.